سوتاوە گەر وێنەگرەکە دیمەنەکان بگوازێتەوە سەقفی خانۆکە گڵ و دارە وەک لە دیمەنەکانە برین بە تەواوی سوتاوە پێداویستەکانی نێو ماڵەکە بە هەمان شێوە ئەچمە لای کەسوکارەکانە ئەوانی کە لە نێو خانۆکەدا نیشتەجێن یاخود هاوسەکانن کە شاد حاڵی ڕووداوەکان لە زاری خۆیانەوە وەکاری گڕگرتن و سوتانی خانۆکە بۆ بینەران بگوازمەوە لێرە بەشێ لە دراوسەکانی ماڵەکە لە نێو حوشەی خانۆکەدان ئەم کاتتان باش سڵاوتان لێبێ عزت نەبێ بە تەنها باسی ڕووداوەکەم بۆ بکەن ئەم ڕووداوە چ کاتێ بوو جانەکەم وەڵام ببوورە ئەو دراوسێتی من بەیانی هاتووم نازانم بە قوربان بەیانی پێم زانیوە مامۆستا ئەم کاتەوە باش سڵاو دەبێ ئێوە چیتان بینی ڕووداوەکە چ کات بەخێر بێن سەرچاو مەڵات دەوری 6 و دەدەقە بۆ 6 بۆ هەر لەو کاتە بوو تقریبەن جومان لە ناڵەیەکی زۆر بوو دەنگەکە زۆر بەرز بوو بەس وەکو ئاگرمان نەدی سەرەتا چکە ئێمە لە ژوورۆ بووی کە ڕامان کردە دەرۆ سیرمان کرد پیاوێک پیاوی ماڵەکە هەر لەبەر دەرگای گراجەکە بە ئاگرەوە هەڵب بەرزە بۆ هاواری کردی فریام کەون ئیتە هەردوو قاچی بوو لەگەڵ هەردوو دەستی ئیترەوەی ڕاستی بێ بە هەرچی شوێ بێ پانتۆڵەکانمان لە پێی ڕاکێشا بەتانێکمان پیایە ئیترەوە بوو تەکسیاوی ڕفان بۆ خەسخانە لە هاوارمانە کرد بۆ مناڵەکانی لە ماڵ نین ئیتر وەڵاکە ئیرەکەن گەشتینە ناو دەرگا حوشە جامخانە و دەرگا و مەرگامیاتە دەرەوە لە سەرچاوێکی سەرەکیەوە لە خێزانەکەی کە باسیەکەڵێ ویستوێتی کارەباکە مۆلیدە بوو بیا بە ڕێیسی لەو کاتەشە غازەکە لەبەر هەیوانەکە بووە غازەکەی تر ئیشی کردووە ئیشی نەکردووە لەوە ئێمە هینین تاکو قراری لەسەر بم بڵێ غازەکە ئیشی کردووەیانە پیاوەکە ژاتەوە باوکی مناڵەکان عیلاج بۆ خێزانەکەی بەرێتەوە چونکە پیاوەکەش خۆی نەخۆشە خێزانەکەسی نەخۆشی درێژخایانی لەگەڵایە بەڕاستی هەتا بڵێ کەم دەرامەتن نەبوون کرێچین ئیترە داوا لە لایەنەکان و خێرخوازان و پیاوە بە دەوڵەمەنەکانەکەین ئاوڕێکیان لێبنەوە وکو یارمەتی کامل بەرەو زستانە ڕۆین دوو تەلەبەی هەیە شوێنێکیان بۆ حەوانەوە بۆ دابینکەن ئەمە یەک دووش بڕواکە شەوەتان نووسین سێ جارتیمی ئاگر کوژێنەوە هاتووە بەدەم ئاگرەکە و لە سەربانەکەەوە هەر ئاگرە ڕۆی ئاگرەکە زۆر بوو بێحل بوو ئەو نێ ئێماگامانێ بینەر و بیسەری بنووتەیەکە لە دراوسەکانی بۆم خاتونە خێزانی خاوەن ماڵەکەیە کە وەک هاوسەکان ماسکی بفەرمی بێرە کە بەوەی ڕووداوەکەەوە سوتا و براو بە نەخۆشخانە بۆم باس بکەی دۆخی تەندروستی هاوسەرەکەت چۆنە ئێستا وڵا بەخێر بن سەرچام سەرەتا سپاس بخوار ئێستاە باشە چەندێکی جەستی سوتاوە هەردوو دەستی و هەردوو قاچی و پشتی و سەر و چاوشتیشی وڵە باشە هاوسەکەتان باسیەوە کرد کە هاوسەری تۆ لە کاتی گۆڕینی کارەبا لە مۆلیدەوە بۆ کارەبای نیشتیمانی لێرە بتڵی لێ بوو ئاەت نازانم بتڵە غازی لێ چووە یا ئیشی کردووە نەکردووە گڵپەی کردو و تەقینەوە ڕوویدا ئیشی نەکردووە بتڵەکە بەڵام بەس بتڵی غازی دوان لێ بووە بەڵێ لەمتیەوە بتڵی غازی لێ بووە کارەباکەش ئەوەتانی و خۆتانی بین هەموو هەرە و پەنجەرەی بین بووە غازی لێ چوو پێشووترەوەی کە تۆ لە ماڵەوەی وڵی بۆنم نەکردو بڵێم بۆنم کردووە نەوەڵی هەستم پێ نەکردووە بەوەی مناڵەکەشمە دوسێ ڕۆژ زۆر بێتاقەت و نەخۆش بوو هەر ئەگیریا ئیتر ویستم چ ماڵی باوکم تی با بڕین بۆ ئەوێ هەستین بڕین بۆی لە ڕێ علاجەکان بێنێ وتی کە هاتوومەتە کاربای مۆلیدە بڕاوی خەمە سەر ڕێیسی کردومەتە سەری شۆرتی کردووە یەکسەر هەڵی یا بوو ئەمە خانی خۆتانە لە نەوەڵا کرێکی ماڵی کاتومەتە ناوی پیشەی هاوسەرەکە چییە چکارێ کرێکارە داواکاریتان چیەوەی ساوە هیچ شتێرە نێو ماڵەکەتانە ماوە کە نەسوتا بێ بەرە و تەقینەوە و گڵپە یاگرن نەوەڵا هیچم بۆ دەرنەچوە هیچ شتێ ئەوە تا خۆتان هەموو ئەبێنن هیچ شتێک یانی بە کەڵکیەوە نماوە کە بینیتە دەرەوە پامتان چێ داواکاریتان وڵی سەرتا داوا لە حکوومەتی هەرێمەکەم منم جارەوەم بەسەرها ماڵی کە بەسەریها ئەمە دووبارە نەکەێتەوە هاگای لە فەقیر و هەژاران بێ ڕۆڵی مسلمانان یانی تر هەر فەقیرەکەتی ئاچێ ئیتر بەستەوە لەمە هەفتەیە چەنەمین ماڵە ئەگەر نەبوونی نەبێ ئەگەر گوزەرانی نەبێ ئەوە ژیان نییە ینی داوا لە حکوومەت دەکەم چاوی لە فەقیر و هەژاران بێ باچیتی کەسکە نەبێتە قوربانی داواش لە هەموو لایەکەکەم ئەوە وەزعک و گوزەرانەکەمە ئێستا لەم کاتەیە هیچ شوێنە نییە جگە لە ماڵی کە سوکار و ماڵی هەموو لای ئاوا بێ براو هێ مامی مناڵەکانم
بۆ نەخۆشخانەی فریاکەوتنەوەتە نەخۆشخانەی شار دیمەنەکانە بینن سەرجەم پێداویستەکانی ناو خانۆکە سوتاون تا ئێستش بۆ ئەمان ڕوون نەبووتەوە کە ئاخۆ شۆرتی کارەبا بۆ هۆکاری گرگرتن و تەقینەوەکە یاخود لێچوونی غاز بۆ وەگە باسی کرد و غاز لەم هەیوانەدا بوونە هاوسەرەکەی کە هاتوتە ژوورەوە بە مەبەستی بەدلکردنی یاخود گۆڕینی سیستەمی کارەباکە لە مۆلیدەوە بۆ کارەبای نیشتیمانی لە پڕ گڵپەیە ڕوویداوە تا ئێستا ئەما بێ هێزانامنەکان و بەرگری شارستانی ڕوونی بکاتەوە هۆکاری گڵپە و تەقینەوەی ئاگر و سووتانی ئەم خانووە شۆرتی کارەبا بۆ یاخود لێچوونی غاز بوو ئەمە دوای زانیاری بوو لەسەر ڕووداوەکەی گەڕێکی ئازادی دێمە بەلای تۆگە پرسیارت نەبێت